هاوڕێیانی ئازیز سێوارەتان باش بەخێر بێن سەر و سەر چاوان بەڵێنە این کە ئەمە ئاخر کۆڕی ساڵۆنی فکری ئازاد بوون بێ کە کێشەی دەنگمان هەبێ فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی کە لە 4-5 ڕۆژی ڕابردووە بە بەردەوامیە کرا دەستی هەموو تەکنیکارەکانی گرتبوو بە تایبەتەوەی کە ئێمە چاومان لێ بوو کێشەکەمان چارەسەر بکەین ئەمڕۆ ئاخر ڕۆژە بێ هەم پشتمان بە ئەزمونانە بەستووە هەم قەرارە دڵزاریش بە سوپاسەوە هاوکاریمان بکا کە خۆی پسپۆڕی بوارەکەیە. ئەم ئێوارەیە ئێمە چالاکیەکمان هەیە کە یەکەم جارە لە ساڵۆنی فکری ئازادبوون دەست پێەکەین، ئەویش چالاکیەکی هاوبەشە. ئێمە پێشتر کاری هاوبەش لەگەڵ هاوڕێیانی ناوخۆ بە تایبەتی لەگەڵ دەرەوەی ڕێکخراوە ناحکومیەکان ئەنجامماندا بێ لەگەڵ ماڵی میوزیکە. من زۆر باسی ماڵی میوزیک ناکەم لەبەرەوەی هاوڕێم کاکە محەممەد سەعید لێرەیە کە بەڕێوەبەری ئیداری ماڵی میوزیکە و کاکە حەمە دوایی چەند خولەکێک باسی ماڵی میوزیکتان بۆکە کە ئامانجەکانی ماڵی میوزیک چییە و کارەکانیان چییە و چۆن ئیدارەی خۆیانەیەن لەگەڵ مامۆستا و ئوستاز مامۆستا مستەفا عەباس. ئەمڕۆ ئەمەی کە من حەزم کرد عەرزتان کەم، ئێمە لە ڕێکخراوی ئازاد بوون لە سەرەتای دامەزراندنمانەوە هەتا ئێستا بڕوایەکمان هەبووە بەردەوام کارمان بۆ کردووە، خۆشحاڵین کارکردنەکەشمان بەردەوام بێ و زیاتر بچێتە پێشەوە. ئەویش کارکردنە لەگەڵ هەموو تاکە ئازاد و سربەخۆکان و گروپە خەمخۆر و بە پرۆژە و ئامانجەکان جا چ بە ژمارە گەورە یا بچووک بن کەم گروپانە لە ماوەی ڕابردووە جێدەستیان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بواری فەرهەنگ و کولتوری لە کوردستانەوە دیارە. لەو چوارچێوەیە هاوبەشیمان لەگە ماڵی میوزیک دەست پێ کردووە و لە هەفتەکان و مانگەکانی ئایندەیە چالاکیەکانمان بەردەوامە بێ بە بوونی پشتیوانی و وزەی ئێوە. من پێم خۆشە کاکە دڵزارتان پێ بناسێنم کە پێم وایە زۆرێکتان ئەیناسن، بەڵام حەزەکەم بۆوانەی کە تازەی ناسن بیناسێنم. کاک دڵزار ئاوازدانەر و ژەنیاری پیانۆ و میوزیک پرۆدیسەرە، خاوەن بڕوانامەی ماستەر و بەکەلۆریۆسە لە کۆمپۆزینگ ئاوازدانان، دەرچووی کۆلێژی هونەری زانکۆی ئازاد و زانکۆی هونەرە جوانەکانی تارانە، ناوبراو ئێستا زیاتر لە 250 گۆرانی کوردی ئارێنج کردووە، خاوەنی سەمفۆنیایە کە بە ناوی داربەڕوو بە شعری شێرکۆبێکەس و بەجێهێنانی ئۆرکێسترای ژێداری تاران، لە ئێستاە لە ڕادیۆی لایک FM کە ڕادیۆیەکە خاوەنداریەتەکەی بۆ ماڵی میوزیکە گەڕێتەوە. هەموو هەفتەیەک بەرنمەیەک پێشکەشەکە بە ناوی دیاپازۆن کە لێکۆڵینەوە و ئەزمونونەکانی خۆی لەسەر مەقاماتی مۆسیقای کوردی پێشکەشەکە. من خۆم گوێم لە 8 داڕێژەی گرتووە لە بەرەوەی نایان ناوە داڕێژە لە زیاتی بەرنامە، زۆر چێژم لێ وەرگرتووە و لێرە پێشنیارتان بۆ کەمە گەراگاتان لەو بەرنمەیە نییە لە ڕێگەی پیجەکەیان لە فەیسبوک و کەناڵی تەلگرامی لایک FM گوێ لە داڕێژەی دیاپازۆن بگرن. بە خێراتنتانەکەم هیوادارم بمان بورن لەوەی ئەگەر ئەشکالێکی فەنیمان هەبوو و کاکداناژ لێرێ هیواداری نەشکالەکەمان بۆ چارەسەر بکە. سپاسی بەپان بۆ ڕێکخراوی ئازاد بوون لەماوەی ئەم چەند ساڵی پێشووە کە لەگەڵەوەی کە هەم ئیمکانیاتی ڕێکخراوی ئازاد بوون خۆشی مەحدود بووە لە کارەکانی خۆیان، بەڵام بۆ دڵسۆزی بۆ خەمەی کە هەیەیان بۆ بەردەوام لە نزیکمان بوون و بەردەوام ئەگەر لانێکەم ئەگەر بە دەرەدڵیش لەگەڵمانە بوون ڕۆحیان لەگەڵمانە بوون و پشتپەنایەکی مانەوی باش بوون بۆ ئێمە کابڵە. هەم دەشتی باس کرد لەسەر ماڵی موزیک، حەز ناکەم زۆر باسی ماڵی موزیکەم چونکە هەستەکەم بەشێکی زۆروانەی کە دانیشتم لێرە ئەزان ماڵی موزیک چۆن کارەکات و ئیشەکارمان چییە. بێ نقطەی زۆر سریع بڵم کە ماڵی موزیک ئەوەی کە زۆر سنتەرەتیایە موزیک خۆیەتی نەبابەتێکی تر و لە ماوەی ئەم 13 ساڵی کە کاریشەکەین ڕاستەکەی بڵم زۆر بەهێمنی و زۆر لەسەر خۆش کارەکەین بۆەوەی کە بناغەیە دروستکەین، چونکە دروستکردنی بناغە بە دەنگی بەرز دروست نابێ و بە هاتو هاواری زۆر گەورە ناکرێت، ئەبێت تۆ بە هێواشی لە بنەوە دەست پێ بکەیت لە بناغەوە
بناغیەکدا دروستکەی بۆی کوتەین کاری گەورەکەی لەدا هاتووە ڕاستەکەی بەڵام ئەوی کە کاری گەورە بێت لە ئایندی زۆر نزیکە کە ڕەنگە وەکو چالاکی بیبینن کەوتن سەرکاری ئۆکەستراکی ماڵی موزیکە کە لە ساڵی 2012 بەردەوام ئێمە کارەکەین تیا 2003 فەشەلمان هێناوە دەستمان پێکردێتەوە فەشەلمان هێناوە دەستمان پێکردێتەوە بەڵام هەر نەوەستاین بەردەوام بوون کارکردنە ئێستا جیلێکی نوێ پێگەیشتووە لە ماڵی موزیکە کە ئەتوانن خۆیان ئیشەکە بەڕێوە بەرن و قیادی کارەکەش بکەن داهاتوە دەستگاکەی ئێمە دەستگایەکی ناحکومیە ڕاستێکی تەنها مۆڵەتەکەمان لە حکومەتە ژنە هیچ پەیوەندیەکان بە حکومەتەوە نییە وەکو کاری حکومی ئەوانە ئەوە سەربەخۆین لە کارکردنی خۆمانە هەوڵشمان داوە کە وەکوتم موزیک سنتەر بێت نەک بابەتێکی تر و دەناو موزیکی شایمەکە لەسەر موزیکی ڕۆژهەڵاتی موزیکی کوردی بکەین ئەگەر بتوانین بەبێ ئەو قەدەری کە هەمان بێگومان هەموو فترەیەک کۆمەڵی خەڵکی باش هاتوونەتە ماڵی موزیک یەکێک لەو کەسانی کە لە موزیکانەیە هاتووە کاک دڵزار عابدیە دڵزار عابدی بۆی کە بیرتان خەموو کە کوڕی چییە کوڕی عەلی عابدیە لە شاری سەقزەوە هاتووە عەلی عابدی یەکێک لە گورانی بێژەکان کە زۆرێک لە هونەرمەندەکان ئەیناسن کاکە دڵزار دوای ئەو سەفەرە زۆرەی کە ئیکا لە فێربوون و لە ئەکادیمیە لە تاران و لە شارەکانی تری کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵم ئێستا هاتوۆتە باشوور وە لەگەڵ ئێمە لە ماڵی موزیک خەریک کارکردنین هەم کاری ستۆدیۆکانی ماڵی موزیک بەڕێوە ئەبات هەم کاری وەکو کۆمپۆزین لە ناو ئۆکستراکەمانە کارەکە من پێم باشە بۆی کە بچنە ناو مناقەشەکە و یەکسەر وەکوی کە قەرار نەبوو من قسە بکەم بەڵام من وهای لێ بکەین چکە بزانەکە تۆزێک گۆڕانکاری بەسەر هات کاتی نێرە لە ماوەی ئەم ساڵە لە ماڵی موزیکە بەردەوام مناقەشەیەک هەیە بەردەوام مناقەشە هەیە لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە موزیکەوە هەیە پەیوەندی بە تاریخی موزیکەوە هەیە پەیوەندی بە کوردەوە هەیە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە پەیوەندی بە اقتصادەوە هەیە پەیوەندی بە کۆمەڵگای ئێمەوە هەیە حەز دەکەین بەوای لێ بکەین لە دوای ئەم کۆڕەشەوە کە ئەو مناقەشانەی کە ئێمە خۆمان لە بینی خۆمانە ئەیکەین لە ماڵی موزیکتی بەدە دەریشەوە بۆی خەڵک گوێی لێ بێت و خەڵکانی ئەکادیمیزە و کەسانی کە مهتەمەن بەم قەزەیە بتوانن گوێ بگرن و بتوانن ئەوانش مشارەکە بکەن لەم بابەتەیە چکە پێما بێتتر کاتی ئەوە هاتووە دوای 13 ساڵەکەی ئەوەی کە لە داوای نهێنی هەیە داوای نهێنەیە کە دوای بە داوای ئاشکرا بە ئیسلامە ئەمە هەیە وابزانین سەکاتی تر ئاشکرایکەین ئەم بانگە کە بڵین ئێمە بتوانین ئاوا بکەین و نیازمان هەیە بەم جۆرە کار بکەین بابەتی جدیشەیە کە بێ قسەی لەسەر بکرێت بۆیە موزیک گرنگە بۆ ئێمە کە لەسەری قسە بکەین و لەم ڕوانگەش و ئێمانەوێ قسە بکەین من زۆر قسەکان درێژ ناکەمەوە بۆەوەی کە ئەمە بچینە لای دڵزار هەوڵدەین حیوار بکەین و ئەشکرێت لە کاتی مناقەشەکانە پێم باشە کەسێک ویستی مداخلەیە بکات مداخلەکە بکات بۆی کە نەچێتە دوای و دیناو بنووسە و بدەی ڕیز دروستکەین و کاتەکەش درەمکەوێت چکە من دڵنیام کاتە ئەمە 20 دقیقە ڕۆژ قسە نەکراوەتیە بۆی لە ساعتونیە کە زۆر زەحمەتە بتوانین تەواویکەین بەڵام هەڵبین لە ساعتونیە تەواویکەین ببێ ئەوەی کە هەمان هیلاگون و کاتەکەش سودی لێ ببین من اسمە لای دڵزار من حەبم خۆش دڵزارت باسی ئەو بابەتە بکە کە جارە موزیک بۆچی گرنگە مناقەشەی بکەین سڵاو و ڕێز زۆر سپاس بۆ کاک بابان و کاک محەممەد و ڕێکخراوی ئازادبوون بۆ دەرفەتی کە بەمنیان داوە سپاس بۆ ئامادەبوانیش ئەوەی ڕاستی باسی پەیوەندی نێوان پۆلۆتیک و موزیک بابەتێکی زۆر بەرفراوانە بابەتێکیشەکە شتێکە بەلامەوە زۆر سیر بووە من پێش لە سەمینارەکە بابەتەکەمان دیاری کردووانە هەنێ ڕیسێرچ هەرەکرێ هەنێ دراسە هەرەکرێ بۆ شتەکە بۆ ئاگاداریتان لە وێبسایتی جستۆر کە گەورەترین ماڵپەڕی ئارتیکلی هونەریە 389,000 ئارتیکلی زانستی لەسەر پەیوەندی نێوان موزیک و سیاست نووسراوە لە دنیاە بەڵام 389 بەڵام من بە هەموویەوە سێدانە ئارتیکلم دەست نەکۆت کرد لەسەر لە کوردێک نووسی بێتی لە نێوان پەیوەندی سیاست و مۆسیقا چون بە ئەم لەناو مەجای فەنە کاتێککە تۆ باسی سیاستەکەی باسی فەنەکەی خێرات وەڵامەدرێتەوە کاکە پەیوەندی نێوان فەن و سیاست چییە؟ یانەوە پەیوەندی نییە حکمێک ئەدرێ بێ دراسە حکمێک ئەدرێ بێ لە کۆڵینەوە حکمێک ئەدرێ بێ مناقەشە ئەمە شتێکی سەیرە ئێمە توانین بابەتەکە بیکەینەوە زای ئایا ئەسڵەن پەیوەندیان هەیە ئەم دوو مۆزوع پێکەوە اینجا پەیوەندیەکە ئەگەر هەیە لەناو ئێمەی کووردا چۆنە و ئێمەی فنانی کورد یان بڵێن
بەردەنگەکانمان میدیای کوردی لەگەڵ ئەو شتە چۆن مامەڵاکە. من پێم خۆشە بگەڕمەوە بۆ مێژوو هەنێ نمونە باس بکەین. بۆ نمونە شتێکی لە موزیکا بنێ کۆنسرت، مە هەمومان نەزانین کۆنسرت چییە، بەڵام کە باس لە کۆنسرتە کرێوازانین هەر لە سەرەتای مێژووە شتێک بوو بەناو کۆنسرت و خۆت چوون پارانیە و گویان لە موسیقا گرتووە، بەڵام بە هیچ نەوعێک نەبووە. لە دوای تاعونی ڕەشکە لە ئەوروپا دێت لە سەدەی 14 زاینی کە مۆناشی دروستە بێت لە ئەوروپایە، پادشاکان هێز دەگرن، فێئۆدالیزم دروست ئەبێت. مۆسیقا شتێکی لوکسە، تۆ ئەو کاتەیە نە گرامافۆن بووە، نە MP3 بووە، نە ئینتەرنێت بووە، نە هیچ شتێک نەبووە خەڵک بچێت گوێ لە مۆسیقا بگرێت ئیلا ئەوەی کە تۆ بچیتە لای فەنانێک ئاسفێک ئەسفکە و گوێی بۆ بگری. دەی لەو کاتەشاکە ئەوروپایەک 7 ملیۆن کەسی لێ مردووە لە تاعونی ڕەشەوە، فەنان بەعام ئەو کاتە کەم بووە. ئەم شتە وەکو کالایەکی لوکس وایە کە بەس پادشاکان توانیویانە ئاسفێک بێنن پارەی پێ بدەن و گوێی لێ بگرن. پادشاکان ئەم ئاسفەیە ئەم فەنانیان بۆ خۆیان ئەڵێ وەک مۆزەفێک تەعینیان کردووە لای خۆیان، ئەمیش ئەسفی کردووە. بۆ نمونە ئەمە هەتا سەرەتاکانی سەدەی 17 بەردەوام بووە، هەتا سەرەتاکانی سەدەی 17 بەردەوام بووە. هۆکاریشی هەیە، سەرچینە هۆکارەکەیەوە کە کاتێک مۆنارشی دەسەگرێ بەسەر هونەرمەندەکانە، خەڵکی ئاسایی بەدەگمن گوێی لە مۆسیقا بووە، بەس ئەو مۆنارشیەیە کە لە ئەوروپا دروست ئەبێ. دواتر کە لە سەدەی تقریباً 16ەوە ئەوروپیەکان دەسەکەن بە کلۆنیالیزم، شوێنی تر داگیرەکەن، سەرمایەیەکی زۆر، پارەیەکی زۆر، مەعادنێکی زۆر دێتە نێو ئەوروپاوە. ئەوروپیەکان دەوڵەمەند ئەبن، دەوڵەمەندتر و دەوڵەمەندتر ئەبن. ئەم دەوڵەمەندیە، ئەم بەقەول زۆربوونی سەرمایە لە ئەوروپا ئەبێتە هۆی دروستبوونی شتێک بەناو بورژوازی، یعنی طبقەی نێوەند. مۆناش نییە، فەقیریش نییە، بەڵام پارەی هەیە، ئەغنیە. ئەم ئەغنیایەشی تر ئەمجار پارەی پێێتوانێت پارە بدا بە ئاسفێک و ئەسفی بۆ بکات، ژمارەشیان یەکجار زۆرە. چیەکەن؟ ئەمانێک کە عالەمێک زۆرن ئەچن بۆ لای هونەرمەندان، ئێمە پارەت ئەینێ وەرە ئەسفمان بۆ بکە. دەی ژمارەکە ڕۆژ بۆ ڕۆژ خەریکە زۆرترە بێت. ئەمجارە چنە کوێ؟ چنە شوێنێکی گەورە، هۆڵێک، شتێک دروستە ببێنێ و کۆنسرت هۆڵ. ئەم جارەکانەی لە سەرەتای سەیرەکە وایە لە سەرەتاکانی سەدەی 18 کە شتێک بەنای کۆنسرت دروستە بێت کە تەواوەن هۆکارەکەشی سیاسی. کۆلۆنیالیزمە ئەبێ بە هۆی دروستبوونی کۆنسرت، نەک بڕیاری ئاسفێک، نەک بڕیاری هونەرمەندێک، تەسیرێکی سیاسیە. ئەمە وەکو نمونەیەک هێنامەوە بەدەیان و سەدان نمونە. بۆ نمونە لە کاتی پاکس ڕۆمانە کە ئەو سڵح ئاشتیە دوور و درێژە ئیمپراتۆریەتی ڕۆمە کە دوای شەڕی نێوخۆی جمهوری دروست ئەبێت، تقریباً 270 ساڵ ئێمە سڵح هەیە لە ئەوروپایە. لەو کاتەیە ئەبینی چەندێک پەیکەر تەراشی، پەیکەر دروستکردن، ڕەسم ئەمانە زیادەکە بۆ ستەیبڵیتی هەیە، سەقامگیری کۆمەڵایەتی هەیە. نمونەی تریش توانین باسکەین، هەر لە نمونەی هاوچەرخ لە کاتێکە دەنگەکە یان ڕۆیەک لە کاتێکە قەیرانی دارایی 1928 ئەمریکا دروستەوێ، هینەکان ئەوانەی کە کاری ئابووریەکەن، ئابووری ناسەکان، ئەیانەوێت نەزەریەکانی نێۆلیبرالیزمی یا بڵێن لیبرالیستی پێش لە نێۆلیبرالیستەکان ئابووری لەو حاڵەتە سوسیالیستی و کەنزیە ئەڕوات بەرەو ئابووریەکی فۆنهایەکی، ئابووریەکی ئازاد، بازاڕی ئازاد، مارکتینگی ئازاد دروستە بێت. بۆ دروستبوونی مارکتینگی ئازاد تۆ ئەبێ چی بکەیت؟ تۆ بێ پێداویستی دروست بکەیت، خەڵک ئەبێ هەست بە نیاز بکە، بیهەوێ شت بکڕێ، پارە سەرف بکە.
موسیقا ئیتر لە فەنەوە لەو حاڵەتە پارناسی خۆی دێتە دەرەوە ئەبێت بە پیشە. ئەم شتەیە کە ئادۆرنۆ لە بەرابەریە ئەوەستێ تیۆدۆر ئادۆرنۆ هونەر نابێت بە پیشە. بەڵام لە 1928 بەولاوە کە هونەر ئەبێ بە پیشە و ئەبێ بە پارەوە ئەبێ بە سەنعەتێک کە خەڵک بچێ بیکڕێوەکو ئەهاوەک کالا چێ بیکرێتەوە ئەبینی مۆسیقای پاپ سەر هەڵایە. ئۆپێرا کەم ئەبێتەوە. ئیتر ئێمە لە ساڵی 1945 بەولاوە، یعنی لە شەڕی دووەمی جیهانی بەولاوە ئێمە شاهدی هیچ ئۆپێرایەکی تازەی گەورە نین. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئیتر ئابووری ئەو ئابووریە کێنزیە نییە، ئابووری سۆسیالیستی نییە لە ئەوروپای ڕۆژاوای ئەوروپایە یا لە ئەمریکا. تەواو ئابووریەکی نێۆلیبراڵە، تەواو ئابووریەکی هایەکیە، تەواو ئابووریەکە لەسەر ئەساسی ئیقتصادی بازار مارکتینگی ئازاد ئەبێتە هۆی دروستبوونی ستایلێکی تازە. بەدەیان و سەدان نمونە تۆ ئەتوانی بینیتەوە کە سیاست چ ڕۆڵێکی گێڕاوە، چ تەسیرێکی بۆ، چ ئیفێکتێکی بۆ لەسەر هونەر. بەڵام شتێکە لێرە سەیر و سەمەرەیە ئەوەیە کە ئەم ڕۆڵە عەزیمەی سیاست کە لەسەر هونەرە ناوێتی بە درێژایی مێژوو لە کوردستانە ئینکارەکرێ. کە تۆ لەگەڵ فەنانێکا قساکەی وڵای سیاست ڕۆڵی چییە؟ من بۆ بێ سیاست بزانم، من بۆ بێگەم لە سیاست بێ، من بۆ بێ فەلسەفە بخوێنم، من بۆ بە تاریخ بزانم، من مەجای فەنی خۆما ئیشەکەم. تۆ کاکە فەلسەفە نەزانی، تۆ تاریخ نەزانی، تۆ سیاست نەزانی، چۆن نتوانین لە مەجای خۆتە بە ڕەسالەتەوە بە چۆنەڵی بە ڕیسپانسیبلیتیەوە بە مەسئولیەتەوە ئیش بکەیت. یعنی جۆرێک تەمەڵی خۆمان نسبەت ئەین تەمەڵی خۆمان بەست منی فەنانە نسبەت ئەین بە ئەوەی کە نا فەن پەیوەندی بە سیاسەتەوە نییە و بەڵاشتی وانی و بۆ خۆم ئیشی خۆمەکەم و کەمانی خۆم ئەسبەکەم و کارم بە خەڵک نییە. نا تۆ بۆ ماتایانیە کە تۆی فەنان سیاست بزانی بڕۆی لە پەرلەمان چیتە نێو سیاسەتەوە، خۆت چیتە نێو سیاسەتەوە. بەڵام تۆی فەنان ئەبێ ئاگا لە سیاست بێ، تۆی فەنان ئەبێ بزانی کە تەئسیری سیاست لەسەر فەنەکەت چییە. بە تایبەتی لە جێنێرەیشنی خۆمە، یعنی لە جیلی خۆمە ئەمە زۆر زیاترە. وەڵا من 27م ئێستا لە 27م لە تەمەنی خۆمان زۆر زیاترە، یعنی لە تەمەنی ئەوانەی کە لە هەشتاکانە شیانە کرد، لە 90ەکانی شیانە کرد، زۆر بە ئاگاتر بوون لە بەشی سیاسی، لە بەشی ئابووری، لە بەشی بە تایبەتی ئەدەبی، لە بەشی تاریخی، یعنی دەیان و سەدان نمونە هەیە. بەڵام هەتا دێت بەرەو تازەتر ئەڕۆین ئەم شتە کەمتر و کەمترە بێتەوە. هۆکاریشی هەیە، هۆکارەکەشی سەتحی بوونەوەی هونەرە، بەرەو سەتحی بوون ئەڕۆین. ئەوە هۆکارەکەیت سیرکن لە هەموو شوێنێکە، یعنی باسی سیاست کە تۆ ئەڵی سیاست تەداخلی هەموو شتێکە کا بەڕاستی تۆ بڵێ ناپەیوەندینی، بەڵام و تەداخلی خۆیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەرەوەی. من ئەگەر نمونە بێنمەوە بچینە سەر سەفەویەکان کە کاتێکە شاعباسی سەفەوی ئەوێت دژایەتی ئەو دوئالیسمە دروستکات لە نێوان جیهانی ئیسلام قەول ئەو مەزهەبی فەرمی ئێران ئەکات بە شیعە بە زۆر، لەبەرەوەیکە لەگەڵ عوسمانیەکانە یەک مەزهەب نەبن، بتوانێت شەڵیان لەگەڵ بکات، بتوانێت لەسەر بەژەوەندەکانی خۆی شمشێر بکێشێ بێ ئەوەی کە نەڵێنەوە براکی خۆی خەریکە کوژە، برای دینیەکەی کوژێ. یەکێکە مەزهەب کات شیعە دێ لە مەزهەبی شیعەیە مۆسیقا دوگمتر و داخراوترە، جگە لە شتێک کە پێی ئەڵێن ڕەوزە و نۆحەخانی مۆسیقا حرامە. ئێمە شاهدی ئەوهین لەو کاتەیە سێتار کە ئامێرێکی ئێرانی و فارسیە بە منەوەی ئێسانە بووە، کاسەکەی گەورەتر بووە، دەستەکەی درێژتر بووە، بە شکڵی تەمبور بە سێتار وەرگیراوە لە تەمبور. بەڵام لەبەرەوەیکە لەژێر عەباکانیانە توانن جێکەنەوە ئاسوودە بێن و بڕۆن لە دەورانی سەفەویە، نەیانگرن، عاسبەکان نەکوژن، چکولەیەکەنەوە. ئەمە بەسیترین نمونەیە. بە هاتنی مەخولەکان ڕۆبعتۆن بێتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی. نمونونەکەی
هەنێک لە مەقامەکان هەیە بۆ نمونە مەقامینەوە تا پێش هاتنی مەقولەکان ڕوبعتۆنی نییە هەروکو غەربیەکە وایە بەڵام کە ئەوان دێن ئێمە هەتا بەرەو شەرقی دوور بڕۆین مەوداکان لە مۆسیقایە نزیکتر ئەبێتەوە هەتا بەرەو شەرقی دوور ئەڕۆی ئێستا ئێمە لە ئەوروپایە شتێکمان بەناوی ڕوعەتۆن نییە بەڵام زۆر باشە بەسەر لە ئەوروپایە ئێمە شتێکمان بەناو ڕوعەتۆن نییە بەڵام دیتە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوعەتۆن هەیە ئەڕۆی بەرەو هێند 1/8 نۆتەیە تۆن 1/8 تۆن ئەمە هەتا تۆ بەرەو شەرق ئەڕۆی مەوداکان لێک نزیکتر و بچووکترە بێتەوە ئەمە مەغولەکانی هێنە ناو ڕۆژهەڵاتی ناوی بە هاتی مەغولەکان مۆسیقا زۆر گۆڕانکاری بەسەرادێ نمونەی نزیکتر باسکەن نەگەڕینەوە بڵین بۆ زۆر دوور و سەفەرێوانە نمونەیەک بێنمەوە لە ئێران ساڵی بە شەمسیەکەی 1950 پێیان 1970 شۆڕشی گەلانی ئێران بەجێ 79 بزەبت بیرم نییە لەو کاتەیە کە ڕوئەیە ساڵی چەند ساڵ دوای ئێوە تقریباً 2 ساڵ 3 ساڵ دوای شۆڕشی گەلانی ئێران شتێکە بێت بە ناوی شۆڕشی کولتوری لە شۆڕشی کولتوریە ئەوەیە کە یەن هەموو ئەو شتانەی کە بەدژی ئیسلامە یا پێچەوانەی ئیسلامە لە نیشانە زەرتەشتیەکان جوولەکەکان مەسیحیەکان ئەو ئاسەوارەی کە کۆنن پێش لە ئیسلامن لە مۆسیقا کەمکەم ئەیسڕنەوە باشە زۆرێک لە مۆسیقاکان مەمنوع ئەکەن زۆرێک لە فەنانەکان ئەخەنە حەسرەوە زۆرێکیان ناچارەکەن بڕۆن دەرەوەی وڵات بەڕۆشتنەوەی ئەوان لە دەرەوەی وڵات لە لۆس ئانجلس تۆ بینی پاپێک دروست ئەبێت مۆسیقای پاپێک دروست ئەبێت کە پێڵەن پاپی لۆس ئانجلسی داریوش و گوگوش و ئێبی و ئەوانە شەپۆلێک سازەکەن لە مۆسیقای پاپ ئەم شەپۆلە هەتا ساڵی 2008 بەردەوامە بێت 2008 لە پڕ ئەوەستێ بۆ 2008 لە پڕ ئەوەستێ ئەو قووەتەی جارانی نامێنێ ئەم جار پاپی نێو ئێران قووەتەگرێ هۆکارەکە قەیرانی ئابووری ئەمریکا ساڵی 2008 قەیرانی ئابووری ئەمریکا کە دروستە بێ دەیان میدیا و تیڤی لۆس ئانجلسی کە پشتی ئەم هونەرمەندانە ئەگەتۆم فەنانانە فەزایەوەیان وکە ئیشتی تیا بکەن وەکو ITN و MT و چەندانەی تر بوون هەمویاندا ئەخرێن لەبەر قەیرانی PMC بەردەوام بوو PMC لای کردوانەوە کە بەردەوام بوو ئەمانە لە پڕوەستان دەی فەنانەکانی شتیان نەتوانین کۆنسێرت بکەن لەبەر بارودۆخێکی ئابووری خراپ اینجا لەو دەرفەتەیە ڕێک ئەبینی لەو کاتەیە ساڵی 2008 کە انتخابات ئەکرێت لە ئێران تا 2008 ئەبینی مۆسیقای پاپ لە ئێران مۆسیقای پۆپ لە ئێران ژێرزەمینیە یعنی جواز ناگرێت کە بڵاو بێتەوە کە ئەبینن ئەو لاواز بووە ڕێک لەو ساڵەوەن جواز بدرێت بە مۆسیقای پۆپ تەواوی محسینی چاوشی و محسینی یەگانە و هەموو ئەوانە کە پێشتر ژێرزەمینی ئیشەکەن جار جواز دەگرێت جواز دەگرن بۆ ئیشەکان توانن ئیشەکانیان بڵاو بکەنەوە مۆسیقای لۆس ئانجلس کزە بێ مۆسیقای پاپی نێوخۆی ئێران بەقوت دەبێت هۆکارەکەشی چی تەواوان سیاسی هیچ پەیوەندی بەوە نەبووە کە فەنانەکان کزبن پەیوەندی بەوە نەبوو قەیرانی ئابووری ئەمریکا هەڵبژاردننی خۆی ئێران دوو دانە فاکتەر توانی مۆسیقای پاپی ئێران لەم ڕۆ بکاتەوە ئابووری زۆر دیاری ئەکات کە استراتژی کولتوری وڵاتێک بە چ نوعێک بێت ئەگەر تۆ لە ئابووریەکی کێنزی و نێئۆکێنزیابی حکومەت زۆر ڕۆڵ ئەبینێ لە داڕشتنی و استراتژیە زۆر دەستێوەردان دەکات لە سۆشیالیستیەکانە بۆ نمونە لە یەکێتی سۆڤیەت وانە زۆر زیاتر حتا ئابووری بەرەو سۆشیالیستی ئەڕوا حکومەت لە مەجای فەننا زۆرتر تەداخلەکان تەداخلەکە ئەوەیە کە وەزارەتخانەیەکی بۆ دانێ وەکو وەزارەتخانەیەکە ڕۆشنبیری فەرهەنگ کولتور لقێکی بۆ جیاکاتەوە هەم بۆ هەموو شتێ یاسادانێ بۆ هەموو شتێ ڕێسادانێ بۆ هەموو شتێ بودجێتدانێ بۆ هەموو شتێک کەس دیاریەکە مەسئولیەت دیاریەکە ئەمە بڕوات ئەوە نەڕوات ئەم مۆسیقایە جواز بگرێت ئەم مۆسیقای جواز نەبرێت چی دانە بەدانە دیاریەکە ئەمە باش ئێستا چوینە سەر هەردووکی ئەمە نەوە ئەکە
منەوە کە حکوومەتە سوسیالیستەکان بۆ نمونەتەوە بین لە یەکێتی سۆڤیەتە لە بەتایبەتی لە کاتی ستالینەوەی خەفەقانێک یەکجار زۆر زۆرە تۆ هەموو شتێ بەدەست حکوومەتە هونەرە بێت چۆن بێ حکوومەت دیاریەکە بەڵام هەتا دێی بەرەو بۆ نمونە سوسیال دموکرات ئەمجار دەی بەرەو نێوکێنزی نێوکێنزی ئەمجارەکانە دێی بەرەو لیبراڵەکان نێوە لیبراڵەکان هایەکیەکان حتا بەرەو ئەو لاوە ئەڕۆی تەداخلی حکوومەت لە نێو هونەرا کەمترە تەداخلی حکوومەت ناڵێن نییە ناڕاستە و خۆیە ئێستا ئەمریکا وانییە کە بڵین چون اقتصادێکی تاوان هایەکی هەیە ئابوووریەکی ئازادی هەیە کەواتە تەداخلی لەنەوە هونەرایە تەداخلەکەی ناڕاستە و خۆیە لە ڕێگای ئابوووریەکەوەیە لە ڕێگای میدیاکەوەیە نەکۆی خۆی یاسا دیاری بکە باشە هەردووکی باشە و خراپەی خۆی هەیە لە ئەو اقتصادە لیبراڵەیە لە اقتصادە لیبراڵە ئازادەکەیەکەی چی هەر کەسێک پێی خۆشە هەر نوعێکی پێی خۆشە ئیشەکە حکوومەتیش هیچ کارێکی نییە و هەر کەسێک بۆ خۆی وا ئیشکە لەمە یەک دانە قەیران دروستە بە ئەویش قەیرانی معنایە بەتایبەتی بۆ میلەتێکە ئەو ڕسالەتەی خۆی ون ئەکا نازانێ بە دوای چیەوەیە باشە معناکەم کەم لە ناو مۆسیقا کاڵەبێتەوە ئێستا تۆ بینی لە مۆسیقای ئێسەی ئەمریکا کە تۆ سەیریەکەی معنایەکی یەکجار زۆر بوونی هەیە لە ناو مۆسیقای ئێسەی ئەمریکایە بنسبەتی هەر غەرب سەیرکەین هەر غەربی ئەوروپا و ئەمریکا سەیرکەین تۆ ناتوانانی ئێستا بڵێ مۆسیقایەکی کە ئێرن کۆپلند دروستیە کرد چارلز ئایڤز دروستیە کرد بەو معنابەرزیانەوە بۆ نمونە بەرزتنی بەهاری ستراڤینسکی لەگەڵ گۆرانیەکی ئێستای بیلی ئایلیشە یەک لەباری معناوە یەک ئاستە نا زۆریان فەڵقە بەڵام یەک دانە باشەی هەیە ئەویشەوەی کە فەنانی تر پێویستی بە سیاست نییە فەنان پێویستی بە تەداخڵکردن لە سیاسەتەکان بەرهەمی خۆیەتی دروستی ئەکا لێ بڵێ یا لێی ئەکڕێت یا لێ ناکڕێت ئەمە شتێکە بەڵام ئەو لێکڕین یا لێ نەکڕینە زۆرتر پەیوەندی بە بازاڕەوە هەیە ئایا ئەو کالایە هونەریە کە ئەم کەسە دروستی کردووە پێداویستی بازاڕ وڵام ئەیاتەوە یان نایەتەوە ئەمە پرسیارە ئێستاشی لە مۆسیقای کوردیشە ئەوە هەیە هەنێ فەنانمان هەیە کە ئیشەکەن کە پێداویستی بازاڕ وەڵام دەنەوە بەتایبەتی لە جەنەرێشن منە یان چیەکەن وڵا خەڵک چیە منەوەکەن علاقم بۆ نییە مە باشە خراپە ئاستی نزمە بەرزە لەباری هونەری و خەڵک ئەوەیەوێت کاکەم بڵێ چی ئەمە تەواوان ئەو نەوەیە لەنەوە ئاسۆسیالیستەکە ئەڵە ناتەوە دوای معناوە بیت و نەبێ نازانم بە دوای ئەو هینان و چۆن پێ بڵم ئەو هونەرمەندە بە ڕەسالەتی بێ دەی بۆ ئەم شتانە چی پرۆتێکشن دروستەوێ یاسا ڕەسا دروستەوێ حەق چنێکە ئەمە قورسترە بێتەوە هونەرمەندیش دەستی داخراتوێ یعنی لە هەردوو حاڵەتەکەیە باشەی خۆی هەیە خراپەی خۆی هەیە لەو حاڵەتە سۆسیالیستی هونەرمەند مەعاشی هەیە هەرکو کە لە بۆ نمونە پەنجاکان لە شەستەکانە چ لە باشوور چ لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی هونەرمەندەکان کە چوونە ڕادیۆ لە تیڤی ئیشیانە کرد مۆکافەی خۆیان وەرەگرت مەعاشی خۆیان وەرەگرت و ئاسان بوو ژیانکردن بۆ هونەرمەند بەڵام لە ئێستایە ئەبێت تۆ ئەو بەرهەمەت خەڵک بیکڕێ ئەبێت تۆ وەڵامی بازاڕ بدرێەوە تا پارەت دەستکرێت ئەمە هۆکار چییە؟ هۆکارەوەیە کە ئێستا بەتایبەت خاسەتەن باشووری کوردستان ئابووریەکی هایەکی هەیە ئابووریەکە کە فۆن هایەکیدای ڕەش ئابووریەکی نێوەلیبراڵی هەیە سەرمایەداریە تەواو کاپیتالیستی ئەمە ئێمە نەچینە ناو دوئالیسمی سوسیالیسم و کاپیتالیسم مەبەست بەوە نییە ئەتوانێت بیست واش نەبێ یعنی لە نێوانم دوودانەیە تۆ یاری نەکەی توانێت نوعێکی تریش بێت بەڵام لە حاڵی حازراسە باشووری کوردستان ئەوەیە کە ئەیبینین ینی وەزارەتی ڕۆشنبیریەکەت هەیە بەڵام کە تۆ نازانین وەزارەتی ڕۆشنبیری بەدوای چیەوەیە یعنی من زۆر سەیرم کردووە دراسەم بۆ کردووە خوێنیمەوە لەسەری وەزارەتی استراتێژی لە وەزارەتی ڕۆشنبیری لەسەر مۆسیقای کوردی چییە من تا ئێستا تێی نەگەیشتوم لێ
ئایا ئەوێت تەداخل بکە یان نایەوێت تەداخل بکە؟ استراتیژی کولتوری ئایا کێدا ئەنێ بزانین ینی مؤسسەیەک هەیە لە حکوومەتە دائەنرێت دەستگای لە دەروی حکوومەت دروستی ئەکات هونەرمەند خۆی دروستی ئەکات یان ئەهێنرێت ئەنی کێ ئەو استراتیژە دروست کە جار پێش هەموو شتێ سیا دوو دانە ڤیژنی سەرەکیمان هەیە ئەو ڤیژنەی کە دوورکەیم هەیەی کە تۆ بۆ هەر شتێک یەک کۆکاربوونی هەیە پرسیارەکەی تۆ زۆر دوورکای نییە ڤیژنێکی تر وێبێرە کە ناڵە بۆ یەکشت چەند هۆکار هەیە چەند عاملیەتیە مۆسیقاش ڕێک وایە یعنی استراتژی کولتوری یەک عاملن یەک هۆکاری نییە کە بڵێ بەس حکوومەت دیاریەکە یان بڵێ بەس قەڵق دیاریەکە بەس فەنان دیاریەکە نا سەدان هۆکاربوونی هەیە بۆ داڕشتنی ئەو شتە وەزعی دنیایە بەعام خەڵکە خەڵکی وڵاتەیە ئەو وڵاتە کوێیە زۆر گرنگە تۆ وڵاتێکی لە شەرق ئەوسەتی یا لە شەرقی دووری لە یابانی ئەم دوو سیچویشنە زۆر لە ئێوازە خەڵکە حکوومەتە فەنانەکانە ئەو پێشینە کللتوریەیە کە بووە باشە ئێمە ئێستا وەکو کورد چ بمانەوە چ نەمانەوە چ قبوڵی بکەین چ قبوڵی نەکەین بە باشووری کوردستانی شەوێ بدانە کلۆنیە کلۆنیەکە کۆلۆنیەکە لە ژێر دەستە سەردەست نییە باشە ئەم ژێر دەستبوونە خۆی ئەبێتە هۆیەوەی کە بتەوێ و نەتەوێت نۆعێک لە استراتژی کولتوری بەسەردا پسە پێ یعنی ئەمە وانەیە کە ئێستا شتێکە هەیە ئێمە کە لە مووقفێکین بە باشووری کوردستانیشەوە کە تۆ ناتوانی استراتژیەکی کللتوری پەیڕاوکەی کە ویستی خۆتە شتێکە کە بەسەر تا ئەسەپێ تو کاتێک کە تەوێ استراتژیە پەیڕاوکە ئەڵێ ئەو بابە تورکیا ئەووا بە ئێران کاکەیت تۆ خۆت وەکو کلۆنیە قبول بکە ئەو وەکو کۆلۆنیەک خۆت قبول بکە و استراتژیەکەت لەسەر ئەساسی ئەوە داڕێژە ئێمە استراتژی کولتوریمان بوو بە شێوەیەکی سروشتی خۆی وا دروست بوو سەریکە ینی بە درێژایی مێژوو هەتا ئێسەشی لە گەڵابێ هیچ کاتێک هیچ فەنێک لە شعر ناڵن شاعرێک بۆ خۆی لە ماڵەوە دانیشت بێ یا چیرۆک نووسێ دەفتەرێکی کڵێ بێشتی خۆی نووسی بەس هیچ فەنانێک نەیتوانیوە بێ سەرمایە ئیش بکە ئێستا ئەو سەرمایە یا خۆی بەدەستی هێناوە یا خۆی بوویەتی یا لە سەرمایەدارێکی وەرگرتووە یا حکوومەتێک پێیاوە یا لە خەڵکی وەرگرتووە بەڵام مەجای فەن بێ ئابووری ناکرێت ینی ئەمەی تر ئەوانەی کە خۆیان فەنانە نەزانن کە کاکرد ئەوە لەگەڵ فەناگرێدراوە باسی ئابووری ئەمە بەسوانیە بڵام لە کوردستان وایە بەسوانیە بڵام لە ئەوروپا وایە کاکە هایدنێک کە توانێتی ١٤ سیمفۆنی بنووسێەوە ئەرزکرێ خاندانی ئەستەرحازی هەنگاریە لە پشتی بۆ پارەکەی بۆ داوە ئۆرکێستراکەی بۆ حازر کردوەکەەوە بەس بنووسێ و ئەویش ئەرزکرێ ئەگەر ئەوە نەبووە ئەرز ناکرێت زۆر سادەیە هەتا ئێسەشی لەگەڵابێ هەرەوەی ئەمە شتێکشی نییە کە بگۆڕێ ینی بڵێ وڵا هونەر بێسەرمایە توانین بیکەی ناتوانین بیکەی من هەموو کاتێکە گۆرانی بێژە یەت بۆ لام تازەیە ئەوە ئیش بکەم وەڵام عەفو بودجێتت چۆنە ئەمە یەکشت دوو هەم شتێک کە باسی سەرمایە کەڵەکە بوو دوایەوە دەسەڵاتێکە لە باشووری کوردستان هەیە من تەسەور ئەەکەم تووشی سەر لێ شێواوی قەیرانی استراتژیک بووین بەهۆی ئەم شتە ئەویش ئەوەیە کە هێشتا کە ئێسێشە باشووری کوردستان نەیتوانیوە خۆی ببینێتەوە کە ئەوێت چی بکات لەم پارەیە لە مەجای فەنە بە دوای ئێستا ئێمە 3 ڕۆژ لەوە پێش 2 ڕۆژ بوو پێما بێ پەنێلێکمان بوو کە من خۆم لەوێ بووم چەند هونەرمەند هاتبوو سەرەتا نازانم هونەرمەندانە بۆ هاتوون تۆ دبانکێشت کردو کە چیان لێپرسی بدوای چییە ئەگەڕی تۆ ئەو فەنانە تێناو ئەتەوێت چه پرسیارێکی لێ بکەیت تەوەر چییە تۆ ئەتەوێت چی بەدەست بێنی دیار نییە بەس ئاها وەکو ئیمپرۆڤایزە و من شتێک دێ بە مێشکما خێرا ئێڵێ و شتێک خێرا ئێڵێ هیچ دڕوو نییە کە تەوەر چییە
تووشی سەر لێ شێواویەکی استراتژیکە کە نازانێ ئەوێ بەرەوکوێ بڕوە پێش لە ڕاپەڕین تا پێش لە ڕاپەڕین تا پێش لە پرۆسی ئازادی عراقیش ڕوون بوو ئاشکرا بوو کورد ئازادی ئەوێ کورد مافی ئەوێ ئیتر ئەم کوردە کە مافی ئەوێ کە ئازادی ئەوێ ئیتر پەرپۆسی دیارە یعنی ڕسالەتی دیارە ئەزانێ ئێوێ بەرەوە کەسێک کە فەنان ئەزانێ ئەوێ چی بکە یا گۆرانی عاشقانەی خۆی ئەڵێت و بۆ خەڵک ها هێور کاتەوە و لەگەڵ ئەڤینیا لەگەڵی بێ و ورە بدا بە شۆڕش ئەمە ڕوون و ئاشکرا بەڵام کە باشوور ئازادەبێ دوایە چی بکەین ئیتر نازانێ بێ چی بکە بەس ئەکرێتە پارە سەرفکردنێکی زەبەلاحی بێ ئامانج بە ئەمە بە چیا دەرەکەوێ کە بێ ئامانجە کە لەوە دەرەکەوێت کە تۆ هەر نەتەوەیە کە تۆ سێری بە ئەو ڕوانینە وێستفاڵیایی بڵێ کە بڵێ نیشن چییە کە تۆ نیشنەوەیەک مجموعە مرۆڤن کە تێرەتۆری خۆیان هەیە و ساڤرنتی خۆیان هەیە ئێستا کاکە دروست دنیا دانینە ناوە بە پاسپۆرتی کوردی بەڵام باشووری کوردستان خاوەنی تێرەتۆریەکی خۆیەتی چەکی هەیە و هەر کەسە ناتوانێت بێتە ناو باشووری کوردستان کەڵگایەتی بکە تێرەتۆری هەیە ساڤرنتیەکەشی دیاری کراوە حکوومەتی هەرێمێکەیە هەتاواتە تۆ نیشنی ملەتی باشە بە دیدگا گیدەنزیەکەشی ئەو بڵێ تۆ هەر میلەتی تۆ دارای زمانی خۆتی دارای مجموعەی قەومی هەموو شتێکی هەموو فاکتەرەکان اقتصادی خۆت هەموو ئاینی خۆت هەموو شتێکی خۆتی هاوبەش کەواتە تۆ نیشنێکی ئەم نیشنە بە دوای چی ئاگەڕێ ئەم نیشنە لە مەجای هونەرە ئێوە بە چی بگا وەکو گشتێک ئێمە من نامێ ئەمە خراپ تێگەیشتنی لێ دروست بێت کە ئەڵێن وەکو گشتێک ئەمانەیە بەرەو کوێ بڕۆین بە واتایانە هەر هونەرمەندی لە کوردستان هەسا هەموویە بێ یەکشت بکە ئەمە ڕەفزی پلۆرالیزم نییە بەڵام ئەم مجموعە فەنانە ئێمە ئەبێت خاوەنی مەکتەب بین خۆ تۆی نیشن پەیان ناکەی لەسەر عەرزە کە خاوەن مەکتەبی مۆسیقایی نەبێت کاکە تۆ مەکتەبێکی مۆسیقایی هەیە لە ئەساسا تۆ ئێستا سەیری فەنلاندەکەی بینی کاکە سیبلیوسی هەیە سەیری نۆروێژەکەی بین گریگی هەیە سەیری مەجارستانەکەی سەیری تێریکەن ئێستا ئێمە جامعەم تاوا کردووە خۆشەویستانی جامعەی سلێمانیش لێرە هەن ئەزانن کە ئێستا ئێمە دوای ئەمن چەند ساڵی کە تێپەڕاوە هێشتا بۆ وشە مۆسیقایەکان وشەی هاوبەشت و پێیان ناکە ها لە یەکتر تێبگەی لە هەنێ جامعەیە بەش وشەیەک شتێک ئەڵێن جامعەکەترا شتێکی تری پێ ئەڵێن ئەم مامۆستا شتێکی پێ ئەڵێ ئەو مامۆستا شتێکی تری پێ ئەڵێ یعنی تۆ هێشتا ڕێککەوتنی دیکشنەری ڕێنەخستەوە هەر دیکشنەری سادە کە تۆ توانیتەوە قسە بکەیت باشە مەکتەبی مۆسیقایی نەتەوەیی هێشتا ڕێنەکەوتووە تۆ بزانانی هارمۆنی کوردی چییە ئۆرکێستریشنی کوردی چییە کۆنترپوانی کوردی چییە فۆڕمی کوردی چییە ئەمانە هیچی نە پێناسەی بۆ کراوە نەکتێبی لەسەر نووسراوە نە ئیشی لەسەر کراوە و ئێستاشی لەگەڵا بێ ئۆرکێسترایەکی نیشتمانیمان نییە کاکە تۆ هەر نیشنێک سەیرێکی لەسەر عەرزە بینی ئۆرکێسترایەکی نیشتمانی هەیە تۆ ئۆرکێسترایەکی نیشتمانی نییە کەواتە دیارە تۆ ئێمە دوو حاڵەتمانە دوو حاڵەت لە هەر وڵاتێکە سەیرەکەی هونەرمەندەکانی وەکو فەرد پۆرپۆسێکیانەیە بخوانێ ڕسالەتێکیان بخوانێ ئەزانن کە خەریکن چیەکەن وەکو فەرد لە هەمان کاتاکە وەکو فەرد ئیش ئەکەن کۆی ئەم هونەرمەندانەش خەریکن بە دوای ئامانجێکە ئەڕۆن ئێستا ئەتوانێت وانە بێت کە لە ناو ئەو کۆمەڵگایە یەک ئامانج بوون نەبێت ئەتوانێت مجموعەیەک ئامانجێکیان بێت ناو کۆمەڵگای مجموعەیەکی تر ئامانجێکی تریان بێ بەڵام تۆ ئەو کۆدنگیانە نابینی لێرە ئەمە تۆ دەدانە فەنان لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان من چون باسی ئەو دواناکەم چون لەو دوانە ژیاوم و ئاگاداری دوانم دەدانە فەنان نابینی لە پاڵ یەکا بتوانم یەک دانە مۆزوع باسی لەسەر بکەن و یەک دەنگ بن بڵە ناغا ئێمە لەسەر ئەمە ڕێکەوتوین یعنی ئیلا ممکنە تەکەتلێکی تیا دروسە بێ ئیلا ممکنە ناکۆکیەک ئیلا ممکنە یا فەشەل ئێنێ ئەگەر یەک دوو خاڵ بە سەریعی ببژێری لەسەر چییە یعنی ئایا بابەتەکە موزیکە ئیختیلافەکە من یەکەم شتێک یەکەم شتێک کە ئەیبینم نەبوونی دیکشنەریە
يعني تۆ کاتێککە نەتوانی لە قسە یەکتر تێبگەی زۆر باش زۆر باشە ئاوە زۆر باش ئاوە باشترە دەنوێت زۆر باش. یەکەم شت نەبوونی دیکشنەریە، یعنی دیکشنەری مۆسیقایی کە تۆ وشەکان لە یەکتر تێبگەی. من کە هاتمە باشووری کوردستان هەتا 5 مانگ 6 مانگ ئێمە هەربێکەوە قسەمان نەکرد من بۆ شتێک وشەیەکمە بەکارهێنا ئەوان بۆ شتەیە وشەیەکی تر. لە حاڵێکە کە مۆسیقای کوردی لۆزان ناناسێ، مۆسیقای کوردی سایکسپیکۆ ناناسێ، کەریم کابان بە هەمان ڕێژە لە سلێمانی گوێ ئەگیرێ کاکە لە سەقز و لە سنەش گوێ ئەگیرێ، مەزهەری خالقی بە هەمان ڕێژە لە سنە گوێ ئەگیرێ لە سلێمانیش گوێ ئەگیرێ، کەواتە بێمەعناییە من و فەنانێکی سلێمانی لە قسە یەکتر تێنەگەین. نەبێت دیکشنەریەکە ئەم دوودانە فەنانە بەو دیکشنەریە دەرس بخوێنن، بەم دیکشنەریە دراسە بکەن، بەم دیکشنەریە فێرکاری. ئەمە یەکەم هۆکارە نەبوونی کانڤەرسەیشنە، قسەکردنە. ئەم مەوزوع ئێستا کاکە حەمە لە دەرەوە شتێکی وەدوتی چ گرنگە ئێمە لەسەر مۆسیقا قسە بکەین. گرنگترین مەوزوع ئەوەیە کە بێت لەسەر مۆسیقا قسە بکرێت کە ئەم کێشانە چارەسەر بێ. ئێمە کە فەنانی کورد سەیرەکەن، فەنانی کورد بەڕاستی هەمووی قڕوقە بکرێ قسە ناکا، کە کاتێکیش قسە ئەەکەین من خۆمەڵێم ناڵێم کەس خۆم ئەڵێم بۆڵە بۆڵی شەخصی ئەەکەین، باس ئەو وەڵام مافم نەجاوە، وەڵامە حەقم خوراوە، وەڵام پارەم پێ نادرێت، وەڵام مەعاشەکەم و وەڵام نازانم نەخۆشم عملیاتم بۆ ناکرێ و بەرهەمەکەم وڵاو ناکرێت. یعنی کێشەی جەمعی باس ناکرێت لەم وڵاتە. لە وڵاتە مەبەستم کوردستانە نەبەست باشوور لەو دیوی شەرەوەیە. ئەمە ڕەخنەیەکە کە کورد بە عام ئەتوانی لی بگری. بۆ برادەرانی جۆگەر لە ڕاستیە بابەتەکە بابەتێکی فرەلایەنە، بەس مامۆستا تەرکیز زیاتر بۆ لایەنێک بوو کە لایەنی ئابووریە. بەڵام بنەوەی کە خوێنومەتەوە لایەنی ئاینی ڕۆلی گەورەی هەیە لە پێشخستنی مۆسیقا. ئەگەر سەیری پێشخستنی مۆسیقا و تەنانەت گۆرانیش بکەین لە میسرە، کەلسوم لە تەعزیە ئەوانەوە دەستی پێ کردووە. سەید دەرویش کە لەم ڕۆژانە یادەکە یەکرێتەوە 100 ساڵ یەکێکە لە مۆسیقارە گەورەکانی ئەوێ بە لایەنە ئاینیەکەوە ناسراوە. لەبەرەوە لایەنی مۆسیقا، لایەنی ئاینی، لایەنی نەتەوەی، لایەنی شۆڕژێری، ئەمانە هەموو کاریگەریان هەیە بۆ سەری. مەسەلا ئەو سرودانەی کە هەیە، سرودە نیشتیمانیەکان، ئەو مۆسیقانی کە بۆیان دانراوە مەرجیە هەمووی ئەوە بێت لەلایەنی بڵێن ئەبێ هەر ئەمە ئابووری بێوەیەکێ پارە بابە مۆسیقارە و ئەوە بکە شتیوانی. یعنی ئێمە بەو ڕێیەی جەنابی بێ ئەبێ دانیشین هەتا دیکشنەری هونەری دروستەکرێ ئیتر واز بێنین و ئیش نەکەین. بەڵام نا، ئێمە ئەوانەی کە مۆسیقارن، ئەوانەی کە ئاوازدانەرن، ئەوانە ئیشی خۆیانەکەن لەگەڵ ڕەوتی ژیان ئەوردە و دەپێشەکەون لە کۆتاییە ئەتوانرێت دێکشنەریش دانێ و ئەتوانێت ئەوەش بکرێ. مەسایەکی وەکو حەسەن زیرەک کاتی خۆی ئەو هەموو ئاوازە جوانەی هەیە، ئەو هەموو شتەی هەیە دێکشنەریش نەبووە و ئەوەش نەبووە. ئەمە ئەم بابەتەی کە من ئەیڵێم بۆ زمانی یەکگرتووش ڕاستە. یعنی ئێمە ئەگەر هەر بگەڕین بە دوای زمانی ئەدەبی یەکگرتووە هەتا کۆمەڵی سیاسەکان کۆبنەوە یا هەموو کوردستان ڕزگارە بێ و اینجا زمانی ئەدەبی یەکگرتو دروستکەین، ئەمە هەڵەیە. ئەبێ ئێمە لەگەڵ ڕەوتی ژیانە ئیش بکەین و بۆ لە مۆسیقاری شاوایە، بۆ ئەدەبی ژوایە، بۆ زمانی ژوایە، لەگەڵ ڕەوتی ژیانە، لەگەڵ حرەکەی مێژووە وردە و بە پێشەکەوین و ئێمە ئەوە دانێن. لەبەرەوە بەستنەوەی پێشخستنی مۆسیقا بە تەنیا ببەستینەوە بە باری ئابووریەوە واتە یەکەم یەکلایەنەیە و زۆر لایەنە نییە و لە مەوزوعیەت دەرەچێت. سپاس. هەر با پێم بێ بەڵێ کاکە دەست خۆش بێ، ینی بابەتێکی خۆش بوو. بەڵام گلەیەکی برایانەشمەیە تۆ ئەو وشە کوردیانەی بۆ معدەل وشە ئینگلیزی وەکو دیکشنەری، وەکو جەنەرەیشن، وەکو نەیشن، وەکو ئارێنج لە ئیعلانەکە نووسراوە ئارێنجی کردووە. من نەمزانین نۆتەت بۆ گۆرانەکان داناوە ئەڵێ 250 گۆرانی ئارێنج کردووە. مەسەل لە ئارێنج بوو ڕێخستنە ئەرێنجە بۆ خۆ بە ئینگلیزی ئەرێنج و پێم خۆشە وشەی کوردی بەکاربێنی. خۆم وشەکە ئەگە نەمان بێ
قەیناکە بەڵام بۆ مەسلەی مەسە بڵین لە زمانی مۆسۆلینی ئەوە دیکتاتۆر بووانێ بڵین لە ستالین ئەوانە تابەن ئەو بەسقامە هەروە لە دووەلی شوعیش لە کۆمونیزمیش حیزب و حکومت مسەیتر بووە یعنی ئەوان ڕەوتی یان بڵین تیجایی مۆسیقان داناوە هەروە ئێستا بڵین لە کوردستان دوو زۆنە تۆ بڵێ نڵی ئەو زۆنە بەناو سۆشیال دیموکراتەوانە ئەوی کەشیان دیموکراتی مرکزیە تقریبا باشە کابرای میوزیستان چی بکات لەسەر کام دین بڕوە لەسەر ئێرە یان لەسەر ئەوێ بەڵام ئەوەی کەوا گرنگ بیانی میم ئەوێ ئەوەی کەوا میویستانە یان دەبێت سەرچاوەیەکی ژیانێ بێ ئەو سەرچاوەیە ژوای لێ نەکاکە ناچاری کا بە گوێرەی ئەو سیستەمەی کەوا حکومڕانیە بە گوێرە ئەو بڕە بەڵکو ئازادێکی هەبێت بە کورتی قسەکە بڕێنمەوە من ئێستا گەیشتمە ئێرە بەس ئەوەی کە تێگەیشتم لەسەر مۆزوعی نەبێ بە قسەکەی دکتۆر دیکشنەری و لەسەر مۆزوعی ئابوووریەکەی دکتۆریش طبعا هەر بە عەرەبیەکە ئەڵێ ئەینە المەفەڕ یعنی چی بکەین چارە چییە من زۆر جۆم لە ڕۆژانە جۆم لە هەموو معاناتێکە بێ بەس بەڕاستی چارە نابینم ینی ئێستا گەیشتوونەتە ئەوەی کە ئیتر چارەکەت چییە سوپاسدانەکەم چارە بووترێت ئەوە زۆر باشە لەگەڵیا دەستان خۆش کاک دڵزار باسی ئەوە کرد کە ڕوبعەتۆن لە ڕێی مەغۆلەکان و لە ڕێی تاتارەوە هاتوۆتە ناو ئێمەوە بەڵام ئێمە ئەگەر بمانێ خۆ کاتە تۆمارکردن نەبوو ئەگەر بمانێ بزین ئایا ڕوبعەتۆن هەبوویان نەبوو بێ سێری ئاینەکانکەی بۆ منە دوو ئاینی کۆن هەیە ئێزیدی و زەردەشتی و ئێستا ئەو میراتی کە لەو دوو ئاینەوە ماوەتۆ میراتی مۆسیقیان ڕوبعەتۆن هەیە بۆ ئێستا سێری مۆسیقای هەورامانەکەین و سێری مۆسیقای باکوور و ڕۆژاوای کوردستانەکەین ڕوبعەتۆنی تایە دواوەش لە غەربە لە مۆسیقای بیزانتینیا کڵێسای ڕۆمانی ڕوبعەتۆن هەیە هەڵبەت گوێبیستیشیان بوویت دووەمیان باسی بابەتی جیاوازی زاراوەکانە کرد لە بینی ڕۆژهەڵات و باشوورە ڕۆژهەڵات ئێوە زیاتر کە بۆ منە خوێندنی مۆسیقاکەن ئەچێتەوە بەلای تارانە یعنی شتەکان لە مۆسیقای فارسیات چۆن هەیە چۆن زاراوەکان داڕێژراوە بۆ شێوەیە و ئێمە چۆتەوە بەلای عەرەب و عەرەبیش طبعاً لە عوسمانی کۆنی وەرگرتووە ئێمە چۆتەوە بەلای عەرەبەوە ئەم جیاوازی هینانە هەیە بۆ نمونە زۆنەکان کە لە باشووری کوردستانەوە جیاوازی بۆ نمونە ئەو بەشکاری کە لە بینی ڕۆژهەڵات و باشووری کوردستانە هەیە من هەر ئەوم هەبوو دەستە خۆش بێ قوربان بەڕاستی بەشێک لە قسەکانی من کاکە ڕێژوان کردی لەبارەی تێنەگەیشتنی ئێمە یعنی بڵێن وەکو مۆزیسیانەکانی ئێرە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە بەڕاستی دیارەوە کێشەیەکی گەورەیە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو چەند سەد ساڵەی پێشوو یعنی کە کوردستان دابش بووە سەر ئەو دوو ئیمبراتۆرە گەورەیان ئەو دوو قەڵەمڕێوە گەورەی عوسمانی و سەفەویە ئێمە وەکو توێری مۆسیقا یعنی ئێمە کە لە پەیمانگا و لە کۆلێج و ئەمانە کە خوێندومانە مۆسیقامان خوێنووە ڕێک وەکو کەسێک مۆزیسیانێک لە ئەستەمبول بوو بێ لە قاهیرە بوو بێ ینی ئەو زاراوانە بەکارهێنین لەگەڵ ئەو جیاوازیمان زۆرە بەڕاستی ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ سیاسەتی کە ئێستا ئەم وڵاتانی تیا دابش کراوە ڕەنگە کوردێک لە قامیشلو وەکو من قسە بکە لەسەر مۆسیقا ینی لەگەڵەوەی کە جیاوازی لە لەهجە و لەو شتانەیە هەبێ ئەمە کێشەیەکی گەورەیە بەڵام ئێمە ئەتوانین ئەمانە چارەسەر بکەین یعنی بۆ نمونە زۆر جار ئێمە کە باسی هەندێک مەقام و پەیژە ئەو شتانەمان کردووە نمونەی چوارگا بۆ نمونە یەکێکە لە پەیژەکانی مۆسیقای ڕۆژهەڵاتی لا ئێمە چوارگا جۆرێکە لە عەجەمەوانەوە نزیکە کەچی لەو دی و ئەکاتە حیجازکاری ئێمە یعنی ئەو تێنەگەیشتنە وەکو ئەوەی کە بڵێن ڕەنگی سەوز و شینت هەبێ لێرە بە پێچەوانەیەکەوە یعنی ئەو سەوزەکە لەو دیوشین بێ و شتێکی ئاوهایی بەڕاستیەوە کێشەیەکی گەورەیە زۆر جار ئەمە بۆ ئێمە ئەو کێشانە دروست بووە بۆیە ڕەنگە ئێستا زۆربەی مۆزیسیانەکان کە لە مۆسیقای ڕۆژهەڵاتی و کوردیا زیاتر کارەکەن ئەوەمان تێپەڕانە بێ ڕەنگە ئەمە تەنیا لە مۆسیقایە نەبێ ئەمە جاری وایە کە چوو بێتین بۆ هەر شارێک بۆ سنە بۆ سەقز لە شتە دەوڵەتەکانە زاراوە دەوڵەتەکانە کێشەمان هەیە یعنی ئەوە ئەڵێ لا ئێمە بەوە ئەوترێ ئەوە لەو دیوەوە ئەمە تا ماوەیەک اینجا هەمان کێشە لە مۆسیقایە هەیە بەڕاستی بە نسبەت مۆسیقای کوردیەوە بە گشتیان مۆسیقا ئێمە ئێستا بین باسی وشەی مۆسیقا بکەین شی بکەینەوە باسی مەقام بکەین ڕەنگە هەر ئەم پەیژە و مەقام و ئەمانە دو سێ ساڵێکی بێوێ کە
مۆزیسیان بیخوێنێ نەک بۆ کەسانێک کە بەس بیانەوێ زانیاریان لەسەر بیان من لەگەڵ کاک دەوە ناڕەنگە لەوەیە هاوڕا نەبم یا کاک دڵزار شتێکی لە بیر چوو بێ بەڵێ یعنی ئێمە ڕەنگە ئیستا من خۆم لە مۆسیقای کوردیا زیاتر ساغ کرد بێتەوە چەنە ژەنیاری کەمانم لە 20 ساڵە لە ئۆرکسترای سلێمانی دەوامەکەم بەڵام زیاتر بابەتە کوردیەکەم بەلاوە گرنگترە یعنی ئینسان بتوانێت خۆی بدۆزیێتەوە لەوەیە لە کاتێکی ئاوا یەک سەعاتیشا بەڕاستیە بێ بابەتێک بێ زیاتر زۆر نەچینە ناو هەموو بابەتە لاوەکیەکانی ترەوە زۆر دەستخۆشیتان لە یەکەم سەبارەت بە مۆزوعی سیمینارەکە کە ئەڵێن ئێمە و میوزیک ئێمە مەبەستان لە مرۆڤ یان لە کورد ئەگەر کورد بێ بۆچی زۆر باسی ڕۆژ ئاوای کرد بۆچی تۆزێک باسی سەی عەلی ئەزغەری کوردستانی کاوێزاغا مەقاماتی کوردی اینجا هەردوو بارە لەسەر مۆزوعی سیمینارەکە ئێمە و میوزیک یەکسەر ئێوە ئاڵانتانە سیاسەتەوە کە سیاست مەرغوب نییە و تەنانەت سیاست مەدارەکانیشان زۆربیان مەکروهن حەزمانەکە باسی ڕۆحی هونەرتان بکردایە واگەر دەرفەت ما بێگوێتان لێگرین مامۆستا دڵزار تۆزێک باسی مەقامات و مەدارسی مەقاماتی کوردی و هونەرمەندە گەورەکان و ئەو بابەتانەمان بۆ بکەن دەستخۆشیتان لێکم پێم باش بوو بڵێن ڕەبتی مۆسیقا و کرد بە سیاست و بە سیستەمی ئابووری سیاسی بە درێژایی مێژوشکە بە حقت ئەمە زۆر وازح نەبوو لەلایەن زۆربەی خەڵک علی ڕاستە ئێستا بمانێ مۆسیقا بەشێکە لە سەرخانی کۆمەلگا ینی سەرخانیش بمانێنەمانەوێ پاشکۆی ژێرخانی کۆمەلگایە ئەمە دومیش ئێستاش لە ئێستای مۆسیقا بۆ بە زمانی پێکەوەژیانی هەموو گەلان ینی نییە یەکێکە لە ئەوانی کە بڵێن لە ناو گەلانە بە حقت نییە بە چۆڵی بە مەزمانی نێونەتەوەی ئەناسێ بەڵام من هەر حەزم کە ئەو پرسیارە بکەم ڤاگنەر و هێتلەر ینی بڵێن ڕەبتی ڤاگنەر چییە بە هێتلەرەوە بۆچی لەژێر تەسیرات پێ بوو هێتلەر لەژێر تەسیراتی هێتلەرا بوو لەژێر تەسیراتی ڤاگنەرا بوو دومیش مۆزوعی ئەم گروپەی پۆتین و ئەم هێزە چەکداری کە بەلای ڤاگنەرەوە بوو یعنی ئەمە مۆسیقا لێرە دەوری چییە بێزە زۆر دەستخۆش بێ بەڵام من دوو تێبینیم هەبوو ڕاستەکەی کاتێک کە باز لە مۆسیقا و سیاسەتەکەین یا هەر باز لە هونەرەکەین بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکی زۆر توندوتۆڵ و تایبەتی هەیە بە شوناسی کولتوریەوە پەیوەندی بە شوێنەوە هەیە یعنی بە بڕای من ئەمە کلێنێکی گەورە بوو لە باسەکە تا وایە باسی بکردایە چونکە مۆزیکیش وەکو هەر هونەرێک وەک سینەما تەنها لایەنی پراکتیکی نییە لایەنە تیۆریەکەی زۆر گرنگە کە بەڕاستی ئەرچی پەیمانگاکانە ئەرکی کەسانی جەنابەت ئەکادیمیە کە لە ڕووی تیۆریەوەوانی ئەگەر باگراوندێکی معریفیت لەسەر مۆزیک نەبێ و نازانی مەسەلەن لەناو ئەم شوناسە کولتوریا ڕۆڵی مۆزیک خۆی چییە اینجا گەر من بیبەسمەوە بە سیاسەتەوە لە ڕاستیە یعنی ئەگەر بە بڕای من تاکو ئێستا کورد خۆی مۆزیک یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی شوناسی کولتوری کە کوردی هێشتۆتەوە کوونەتەوە بۆ بەلاتەوە جێگەی پرسیانی کە دەوڵەتان کولتورسازیەکەن وپاڵی ئەگە مرۆڤ سازیشەکەن لێرە نەدەوڵەتێکمان هەیە کولتورسازی بکە بەڵام مۆزیکت هەیە هونەرت هەیە یعنی ئەوەی کە دەوەن باسی کرد بە ڕاستی بەلای منەوە زۆر خاڵێکی جەوەری و گرنگە تۆ بەبێ دەوڵەت مۆزیکێکی زیندوت هەیە هونەرێکی زیندوت هەیە بە بڕای من ئەمانە خاڵێکی گرنگن و پرشنگدارن وشایانی شانازیشن زۆر سپاس سپاس بۆ کە ئیشەی کە کردان سەرەتا با من ئەوە بڵێم ئەم جۆرە لە دانیشتنە بۆ من تازە بوو ینی مناقەشەی بینی ئێوە وەکو کاکە حەمەوتی مناقەشەی ماڵی موزیک بێنینە ناو ئێمە گوێ لێ بگرین وەکو خەڵک تۆزێ تازە بوویتە نازان باشە یا خراپە ئەویان ئاوایەکەم بۆ دوایی بەڵام دوو بابەت بۆ من گرنگ بوو یەکیان کاکە ڕێژوان باسی کرد کە دین و موزیک لەگەڵ موزیک و سیاست
ئەوەی کاکە ڕێژوان من باز ناکەمەوە بە هەرحاڵ برادرانیش باسی سیاسەتیان زۆر کرد بەڵام من قسەکە لەسەرەوەیە کاکە دڵزار لە چەند شوێنێکە بە چەند دیتێڵە باسی لە سیاست کرد یەک سیاسەتی ئابوووریەکە بوو کە پێم وابێ ئەگەر منزورەکەی جەنابەت ئەوە بێ کە موزیکژەن کاڵاکانی مەسەلەن بە بازار بکە پێم وابێ ئەمە ئیشی موزیکژانەکە نییە ئەوە ئیشی کۆمپانیاکانە کە ئەو کارە بۆ موزیک کارەکە بکەن ئەمە نقطەیەکی ترەگەر سیاست بە معنای ئەوە بێ موزیک تەسیری لەسەر سیاسەتی ئێمەیە هەبووە ئەمە قسەکەیە ئایا پرسیارەکە ئاوا لێ بکەین ئێمە وەکو کاکدەوەنیش باسی کرد ئەمە موزیکێکی یا گۆرانی زیاتر با بڵێن زیندومان هەبووە کە نەتەوەیەکی بندەسین بە ئێستەشەوە ئەم موزیکە بۆ تەسیری لە سیاسیان نەکردووە یا سیاسیەکانی ئێمە کارکتەرەکان واز لێ بێنە ئێمە نەبوونی ئایدۆلۆژیایەکی سیاسیمان هەیە لە ناو سیاست مەدارەکان ئایدۆلۆژیان نییە لەسەر کاردانەوە دروست بوون ئەحسابی کوردی بێژگە لە بە تقریبەن چەند تێزێکی سیاسی کە هەیە ئایا موزیک توانیوەتی تەسیر لەسەر ئەو تێزە سیاسی ئێمە بکە ئەقسەکەی من ئەمەیە ئایا موزیکم کاری کردووە یان نا سپاس بۆیەوە بێگومان ئێمە بزانم لە مۆزوعەکەی کاک دڵزار دەرچوین ئەو یەکێک لەو بابەتانی کە زۆر تەرکیزی کردە سەر پەیوەندی سیاست و مۆزیک بوو ئێمە ناتوانین بین هەموو شتێک باس بکەین لە شوێنێکی ئاوایە چکە لابن بەرەو مۆزیکی کوردی و بەرەو هین بەڵام ئەوەی کە من لە یادمە یەکێک لەو شتە سەرەکیانەی کە موزیکی دروست کردو ئاینە ینی لە سەرەتاوە مۆزیک لە معبەدەکان لە پەرستگاکانە و لە کڵێساکانە و لەو شوێنانە مۆزیک دروست بووە تەنانەت هەتاکو سەردەمی ڕێنیسانسیش خەڵک بۆی نەبووە مۆزیک بێنێتە دەرەوە بۆ تەرفیه بۆ خۆشی گوێی لێ بگرێت یعنی وتویانە مۆزیک تایبەتە بە ئاینەکانەوە ئەگەر لە دەرەوەی ئەوە بەکار بێنرێت ئەوە ئەو کاتیعنی بە پێچەوانی ئێمەوە کە تا ئیسەش مۆزیک وەکو لای ئێمە لە ناو کۆمەڵگای ئێمە بە پێی ئاینەکان حرامە لای ئەوان حرام بووە کە مۆزیک بچێتە دەرەوە بەلای خەڵک تا سەردەمی ڕێنیسانس کە لەوێەوە مۆزیکی مادریگاڵ و پالسترینا و گەلێک بابەتی تر کە دروست بووە و مۆزیک هاتوۆتە دەرەوە لەبەر ئەوە ئەجا ئێمە ئەگەر ئێمە ئینکەین دیسانەوە ئەویش هەرگەڕێتەوە بۆ سیاست من پێم وایە چونکە ئاینیش هەموو جارێک سیاسیەکان و دەسەڵاتەکان احتیوایان کردووە و کردویانە بە چەکێ بەدەستی خۆیانەوە بۆ ئەوەی کە میلەتی پێبەرن بەڕێوە نقطەیەکی تریش مۆزیک لە وڵاتانی ڕۆژئاوا بەڕاستی بە زۆر قۆناغا تێپەڕیوە کە ئێمە مێژووی مۆزیک لای ئێمە زۆر کورتە تەمەنی زۆر کورتە من پێم وایە بم تەمەنە کورتەوە توانیمانەشتی باش بکەین یعنی ئێمە دایمە دیوە تاریکەکە ئەبینین دیوە ڕووناکەکە نابینین یعنی ئەگەر بێتە سەر حەقیقەت لەوانەیە ئەگەر بڵین مۆزیک کە دروست بووە یەکەم تیپی مۆزیک کە لە ناو شاری سلێمانیا دروست بووە تیپی مەولەوی بووە هەمووی 5-6 کەس بوون بەڵام ئیستا گەشتوتە ئەوەی کە مەسەلەن توانیمانە چەند ئۆرکسترایەکی دروستکەین بەڕاستی تا ئیستا کاری باشمان کردو بەڵام تۆ باسی ئەوە بکەی ئەوان لە سەدەکانی ناوەڕاستەوە مۆزیک لە ناو کڵێساکانە هەبووە چەنەها مۆزیسیانی گەورە دروست بۆ تیایانە ئەنجا دیراساتی زانستی زۆر قوڵ کراوە ئەوان بۆچی ڕوبعەتۆنیان ڕەفز کردووە چکە ڕوبعەتۆن دەنگی دووەمی نییە مەجای ئیبداعی تیان نییە مەجای ئەو دروستبوونی هارمۆنیزەکردن و کۆنتراپۆینتی تیان نییە بۆیە ئەوان ئەجیناخۆ ئەوان لە پشتی عقلەوە ئەمەیان بەکارهێناوە بەڵام تۆ هەتا ئێوارە تۆ ناتوانانی لە مەقامێکی ڕاستیا بەیات یا سێگا دانیشی هارمۆنیات دروست بکەیت یا تەوزیعی موزیکی بکەیتەوە ئەوان تێپەڕیون زۆر تێپەڕیون لە سەردەمی ڕێنیسانسا لەو سەردەما سەدان جۆری دیراسات هەبووە لە سەدەی 12 تۆنی دۆدێز و فادێز دۆزراوەتەوە تا ئەو کاتە ئەو دوو تۆنە لە ناو مۆسیقایە نەبوون جا ئامێرەکان کە دروست بوون لای ئەوان زۆر تەتەوری کردووە زۆر هاتوۆتە پێشەوە سێری کە قۆناغەکان چۆنە سەدەکانی ناوەڕاستە ئەگەر ئێمە زۆر بۆ کۆن بگەڕێنەوە بۆ گریکەکان و بۆ ڕۆمانیەکان و بۆ زۆر وڵاتانی تریشەکە بۆ سۆمەری و ئەکەدی و بابلی و فەراعینەش لای ئەوانیش مۆزیک و گۆرانی هەبووە بەڵام ئەوەی کە پێشکەوتنی مۆزیکی تیازانراوە ئەم قۆناغانەیە ڕێنیسانسە باروکە کلاسیکە ڕۆمانتیکە واقعیە مۆزیکی معاسیرە تا ئەم سەردەمەیە بەڕاستی ئەمانەش هەمووی کە ئەڵین پەیوەندی بە سیاسەتەوە هەبووە لە ئەوروپای مۆزیک بۆ پێشکەوتووە خانەدانەکان و ئەرستۆکراتەکان و بۆرجوازیەکان توانیویانە مۆزیسیانەکان بێنە ماڵی خۆیان لێەوە ئەوانە دروست بوون هەتاکو ئەو سەردەمەی کە لە دوای کلاسیکەوە مۆزیک کەوتە ناو خەڵکەوە
بوو بە شتێک بوو بە بابەتی خەڵک هەتا ئەم سەردەمەی کە ئیتر کە بڵێن ئیتر گرامافۆن دروست بوو ڕیکۆرد تەسجیل دروست بوو ئەم سیدیە دروست بیستەوای لێ هاتۆ تۆ چی گۆرانێت چ مۆزیکێکە بێ لە ناو یوتیوب و لە ناو مۆبایلەکە تا ئەیدۆزیتەوە زۆر سوپاستان دەکەم. پرسیارەکەی من لەسەر ئامێرە مۆسیقیەکانە ئیستا چۆن دیزاین ئەکرێن بۆ نمونە هەندەسەیەکێ پێوترێ هەندەسەی میکانیک ئیش لەسەر دیزاینی بۆ نمونە بڕخ و ئەمانەکە چی ئەگەر هەندەسەیەک هەبێ ناوی هەندەسەی ئامێرە مۆسیقیەکان بێ تیا ئیش لەسەر دیزاینی ئامێرە مۆسیقیەکان بکرێ پەری پێ بدرێت چکە AI زۆر پێش ئەکە ئەبێ مرۆڤش لەگەڵ یا پێشکە جا ئەتوانین هەندەسەیە دروست بێت تیا ئامێرە مۆسیقیەکان عنی منافەسەی AI بکە پێشتر بکوێ لەگەڵیا بۆی AI شوێنی مرۆڤ نەگرێتەوە. هەوڵەیەم سێکن هەنێ هەڵە تێگەیشتن هەیە لە بابەتەکە. سەرەتا لە پرسیارەکانی بەڕێزانەوە دەست پێ بکەم من باس لە ئابووری تەئسیری ئابووری لەسەر مۆسیقا تەئسیری ئاین لەسەر مۆسیقان ناکەم بیزەبێت بەڵکو تەئسیری ئەو شتە ئەەکەم چی فۆرم ئەیا بە کۆمەڵگا لە کاتێکا بووە مرۆڤ مەجیک جادوو فۆرمی داوە بە کۆمەڵگا جادوگەرەکان دەسەڵاتدارەکان بوون لە کاتێکا بووە پێغەمبەرەکان دەسەڵاتدارەکان بوو ئاینەکان بەهێز بوون لە کاتێکا بووە ئۆلیگارشی بەهێز بوو لە کاتێکا بووە مۆنارشی بەهێز بوو لە کاتێکا بووە دیکتاتۆرێ بەهێز بوو لە کاتێکا بووە چاخەکان جیاوازە مرۆڤ مۆزیک دروست ئەکا بۆ مرۆڤ بۆ کۆمەڵگا کە خەڵک گوێی لێ بگرێ لە دارک ئەیجا کلیسای کاتۆلیک هێزی هەیە مۆسیقا ئەکەوێتە ژێر تەئسیری کلیسای کاتۆلیک دوای ئەوە مۆنارشی بەهێز ئەبێ مۆسیقا ئەکەوێتە ژێر تەئسیری مۆنارشی دوای ئەوە بورژوازی بەهێز ئەبێ مۆسیقا ئەکەوێتە ژێر تەئسیری بورژوازی ئێستا جیهان بەرەو جیهانێکی پلۆڕالیزم و اقتصادی ئازاد و دیموکراسیەت و ئەو شتانەیە ئەبینین چاکگەرایی لە موزیکا زۆر باوە کەوتوتە ژێر ئەو تەئسیرە کەواتە لە هەر چاخێکا شتێکە خاڵی جەوهەری ئەوەیە ئەو سیاسەتە ئەو هێزە ئەو دەسەڵاتە لە هەر چاخێکا شتێک فۆرمەیە بە کۆمەڵگاکە و هەر جارێک مۆسیقا چوەتە ژێر تەئسیری ئەو شتەوە هەروە کە باس کرا ئاینە سیاسەتە پادشایەتە دیکتاتۆریەتە ئازادیە هەموو شتێک بەس ئابووری نییە بەس ئاین نییە مۆسیقا شتێکی چەند عاملیەتیە هەروە کە باسم کە چەند هۆکاری هەیە بەس ئێمە دەستمان خستە سەر یەک مۆزوع من ئەگەر بێم هەموو ئەم وەجهانە باسکەم باسی ئاین لە مۆسیقا بکەم باسی تەک یەک بەیەکی وانەکەم بێتانی مەشەو دانیشین یعنی ئەمە کۆ ناکرێتەوە بەڕاستی باسی AI کرا AI ئەم برادرە باسی کرد و سەر ئەیکەم پرسیاریشمان بەڵێ زیرەکی دەست کرد زیرەکی دەست کرد وەکو هەر ئامرازێکی تر ئامرازێکی کە مرۆڤ دروستی کرد بۆی کە بەکاری بێنێ طبعاً لە مۆسیقاش ئاتوانێ بەکار بهێنرێ بۆچینە پێش ئەکەوێ بەڵێ پێش ئەکەوێ ئێمە شتێک نییە کە بڵێم وڵا نازانین چی بکەین و شتێکی سیر و هاتووە بەخێر بێ کۆکی لێوەرێتر چی لێ بکەین ئەمە مۆزوعی من نیە بەڕاستی ئامرازێکە و چۆن کەمان ئامرازێکە ئایش ئامرازێک سێهەم شت من نەهاتوم عەفوکە وشە بەکارە بم ڕەشانەوەی زانیاری خۆم کەم لێرە بالضبط مۆزوعێکم دیاری کردووە من لەسەر مۆزوع قسە بکەم ئەوەی کە باخی ئەو دیژەندووە یا ئەو دینژەندووە مۆزوعی من نییە من کە سەیری تەریخی غەرب ئەەکەم بە دیاریکراوی ڕۆژاوا ئەکەم بە دیاریکراوی ئەمەوێشتی لێ فێر بم بۆ نەتەوەکەی خۆم کە کاڵکی لێ وەربگرین نامەوێ من کلاسی تاریخمدا نەناوە کە خەڵک فێری تاریخی مۆسیقا بکەم ئەوە شتێکە کەسێکە گەرمی هەیە ئەتوانێت چێکتر بخوێنێتەوە لە ئینتەرنێت سەیریکە لە جامعە بخوێنێت توانێت بڕۆ تاریخی مۆسیقا بخوێنێت خۆی لەقێکە لە مۆسیقا ئەمە ئیشی من نییە من هاتووم باسی استراتژی کولتوری کورد دەکەم لە ئێستا تووشی قەیرانایەکی اینجا یەک مۆزوع ئەیتر کە هەیە
کە پێم خۆشە باسی کەم ڕوانین بۆ مێژوو لە خودی مێژوو گرنگترە تۆ چۆن مێژوو ئەبینی ئێمە دوودانە ڕوانینی سەرەکیمانە ڕوانینێکی دیالکتیکی هێگەڵمان هەیە کە تۆ زۆر پۆزیتیڤیستی سەیری مێژووەکەی ئەڵێ وایە و ئەوە بەڵگەکەی و تەواو تۆ لێ قبوڵێکی بەڵگە لە بەرامبەری بەڵگە بەڵام ڕوانینێکی هەرمۆنۆتیکی نیچەمان هەیە کە تۆ مێژوو ئەو نۆعە ئەبینی کە لەسەر بەژەوردی خۆت هەرمۆنۆتیکی خۆتی تەویلی خۆت لە مێژووەکەی تەویلی من لە مێژووەوەی ئەتوانێ وانە بێ بەڵام تەویلی منەوەیە ویژنی من بە مێژووەوەی لە ئێسایە کە ئێمەی کورد وەکو نەتەوەیەکی بندەستین ئەو سیرکردنی مێژوو بە شێوەی دیالکتیکی هەگەڵ 100% لە زەرری ئێمە بۆ چون هیچ کتێب ئەو کتێبخانە بەهێزەمان لە بەرامبەری ئەوانە نییە کە تۆ کە کاتێکە یەک کتێبی مێژووی کوردی چاپە بێ 100 دانە کتێبی مێژووی فارسی چاپە بێ 100 دانە کتێبی مێژووی عەرەبی چاپە بێ 100 دانە کتێبی مێژووی ئینگلیزی چاپە بێ تو هێزێکە نییە کە بەڵگە لە بەرامبەری بەڵگەیە دابنی بەڵکو تۆ توانی مێژوو ئەو نوعە بخوێنی تۆ کە سەیرێکی من وا سەیرێکم ئەمە ڤیژنی منە بەحسی ڕوبعەتۆنەکەی کاک ڕێژوانوان سیرکەن ئێمە لە هاتنی حملەی مەغول ئەڵێن مەغولەکان 1 ملیۆن لەشکریان بۆ هێناگیان وا ئەڵێن ئێستاشی لەگەڵا بە مەغولستان 32 ملیۆن کەسە 500 ساڵەوە پێش چۆن 1 ملیۆن لەشکری بووە کەسان زانێ کەواتە مێژوو کەلاموڵانیە کە بڵێ 100 وتراوە و دروستەوە هیچ عیبیتیانە ناوانیە ئەتوانێت من ئیشم مێژووناسی نییە بەڵام ئەتوانێت من پێشنیارەکەم مێژووناسێک بێنن باس لە کێشەکانی مێژوو بکە باس لە باگەکانی بکە باس لە ئێرۆرەکانی مێژوو بکە کە ئاەتایەتی ئایا ئەو شتێکە بۆی ڕاگەزرا هەمووی دروستە هەمووی ڕێکوپێکە ئەوەی کە ڕۆبعەتۆن لەلایەن ئەوانەوە هاتووە تەنیا گومانێکە ئەتوانەوانە بێ هیچ ئینکاریەک لەسەرەوە ناکرێت کە تۆ بڵێ نا 100 500 ساڵەوە پێش وابوو ئێمە 2017 کەرکووکە وەرچاومانەوە فرۆشا ئێستاش نازانین چێ فرۆشتی چۆن فرۆشاچی ڕوویدا چی ڕووی نەدا چ بگا 500 ساڵەوە پێش بزانایە ڕۆبعەتۆن لێەوە هاتووە یان نەهاتووە نازانین ئەمە بەس وەکو فەکتێکە تۆ ئیهێنیتەوە هین نییە یعنی بڵێ 100 ئەمە دروستە بابەتێکی تر کە باس کرا باسی کاک دەوەن بوو کاکتر کۆلۆنیالیزم دوودانە خاڵی ڕێنەسانس ئینقلابی سەنعەتی کۆلۆنیالیزم سێدانە خاڵی جەوهەرین لە تاریخی ئەوروپایە ئینقلابی پیشەیی کە ئەمانە هەر کامێکیان هینی خۆیان بە قەول بە توانای خۆیان تەسیریاندانەوە لەسەر مێژوو کەم یا زۆر کەمتر زۆرتر هەروە کە باسم کرد نەهاتوون بە کلاسی مێژوودارنە ڕاستی هەموو یەک بەیەک باسکەم ئەوەی کە باخ عەزف عود بۆ یا لوت بوو من نایزانم باشە ڕەفیقی باخ نیم ئەوەی کە بۆ من گرینگە دانانی سیستمی تامپڕی باخە لە بەرامبەری سیستمی فیساگۆریسیەوە من نەتوانەوە تەحلیل بکەم باخ ئەودی ژن بەیانەی ژن بێ زەڕنیاب ئەودی بردبێ بۆ ئیسپانیا یانەی بردبێ هیچ کێشەی لە ئێمە چارەسەر ناکە هەڵڕێن ئەوە کێشە ئێمە چارەسەرەکە کە ئێمە ئێسای خۆمان ببینین و ئەو جۆرەی کە پێویستە و لە بەرژەوەندی نەتەوەکەمانە مێژوو تەویل بکەین نەکەوەی کە لە ئاوێنەی ئەو شتەوە کە بۆ نووسراوەتە خۆتیان ببینیتەوە باسی سەی عەلیەزغەر و باسی مۆسیقای کوردی ئەوانە من باسی فەرد ناکەم ئێمە حەسەن زیرەکمان هەیە زۆر گەورەیە مشتەبای میرزادەمان هەیە زۆر گەورەیە حەسەی عەلیەزغەرمان هەیە زۆر گەورەیە ئەمانە هەمووی فەردن لە مۆسیقای کوردیە ئەو شتێکە نوقسانە نەبوونی مەکتەبە نەبوونی مەکتەبی هونەریە مەکتەب خەلق نابێت مەکتەب بە یەک کەس خەلق نابێت مەکتەب پشتوانەی کتێبی ئەوێ پشتوانەی ڕیسێرچی ئەوێ چەندین مامۆستای هەزاران شتە هەزاران لقی لێبێتەوە یەک عاملە نییە ئەو هونەرمەندانەی کە وەکو مامۆستایانی پێشوو ئێمە ئەوانە ڕێزیان هەیە ئەوانە ڕۆڵیان هەیە وەڵامانە فەردن فەرد بە تەنیا خۆی ئەتوانێت چەنێ ئیش بکە مامۆستا حەمید مامۆستا چالاک
مامۆستایەتی بەتەنیا خۆی چنێ بکە ئەوەی کە ئەکرێت لە ئێستاە کاری تیمیە نەبوونی کاری تیمی بۆ ئاگا هەر بۆ زانیاریتان 3 ساڵەوە پێش هەر ئەو ئێرانەی کە لە پاڵ ئێمایە 5600 ملیارد من کە نازانم بۆ تبدیل ناکرێت بێ بە چەند دواتر خۆتان حسابی بکەن بودجەتی داناوە بۆ هونەر 5600 یەکجار زۆرەکە بۆ استراتژیەکیش کە خۆی دیاریەکات ئەمە استراتژیەکەی ئەمەش بودجەکەیەتی ئەمەش ڕێڕەوەکانە ئیکوا ئێمە ئەوەمان هەیە ئێمە تا ئێساشی لەگەڵا بێت ئەوەی کە مۆسیقای کوردی توانوێتی شناسی کورد پارێزیە لەسەر شانی فەردەکان بووە لەسەر شانی تاکە کەسەکان بووە کە زۆر زۆر گرنگە زۆر جێگای دەستخۆشیە بەڵام ئاخە تاکەی لەسەر شانی فرد بێت ئەو فەردەش ئەپلیچێتەوە لە ژێرە و زەختەیە دەرەقەت نایە دەرەقەتی ئەو تەوژمە نایە ئێمە ئاگاداری ئەوە نازانم هەینیان نابەڕاستی کە ئێمە تەوژمێکی کولتوری هەم لەلایەن داگیرکراوانەوە دێت هەم تەوژمێکی کولتوری گلۆباڵیش بوونی هەیە کە ئێمە فرد ناتوانین لە بەرابەرە وایە بوەستین یا ڕەت فعلمان بێت اینجا مۆزوعی تریش زۆر مۆزوع باس کرا جەنە ناقەشەی ئەوە ناکەم دەتوانین بڕۆی سەریان کەین اینجا باسی واگنەر کە ئەو زۆر بە کورتی باسیەکەم ئێمە دوو دانە مەکتەبی لەباری کامپۆزینگەوە واگنەر کامپۆزەرە یەکێک فۆرمالیستەکانن لە ئەوروپا یەکێک دیتێڵگەراکانن وردگەراکانن تۆ لە بەرابەری هێکتۆر لە بەرابەری ڕیشارد واگنەرە هێکتۆر بیرلیوس هەیە ئەو فۆرمالیستە ساختارگەرایە ئەم دیتێڵگەرایە یعنی لەسەر وردەکاری ئیشەکە ئەو لەسەر عەزەمەت ئیشەکە بۆ هیتلەر عەزەمەتی ئاڵمانی پێویستە حەڵقەی نیبلۆنگێنی واگنەر یەک هەفتەی پێچێ عەرزکردنەکەی ئەو ئێوێ ئەو عەزەمەتە لە ئاڵمان پیشان بە بە دوای عەزەمەتەوە پیشاندان یعنی بە دوای عەزەمەتەوە کە ئاڵمان پیشانی بە بۆیە ڕوئەکاتە واگنەر بەڵام فەڕەنسەکیان دیتێڵگەران کاکە ئیتر ئەمە بۆ باسی واگنەر و اینجا باسی شناس نازانم بزەبت کێ باسی کرد زۆر باسێکی گرنگ بوو زۆر پۆینتێکی گرنگە من بە ئەم قەست نەچوومە سەری چون بەڕاستی باسی شناس لە مۆسیقیە خۆی یەک پەنل لا چەندین پانێلی ئەوێت ئەو نەت گرنگە کە چون سەد لایەنی هەیە لایەنی مێژووی هەیە لایەنی کۆمەڵایەتی هەیە لایەنی سیاسی هەیە لایەنی ئاینی هەیە هەموو لایەنەکان تۆ باسی بکەی باسی شناس یعنی کۆ نابێتەوە لە مەوزوعەیە اینجا یەک شتی تریش ئەوەی کە هونەرمەند ئەبێت چۆن ئیش بکە کۆمپانیەکان باسی کۆمپانی شتەکانەکە کاکە کۆمپانی ئەڵێ من ئەمەم لە تۆ ئەوێ دروستیەکەی پارەت پێن دروستیەکەی پارەت پێن بێت تۆ بڕۆ دروستیکە چۆنی ئارزەکەی چۆنی هێنیتە پێشکەشیەکەی چۆنی بڵاوکەیتەوە کە کۆمپانی نەبێت اینجا یەک شتی تر بۆ باسی ئەوەی کە برادەرەمان فەرمووی تێزی سیاسی ئایا مۆسیقا توانێت تێزی سیاسی بدا ئەتوانێت بیدا بەڵام دەگمەنە تەنانەت واگنەریش کە ئەگەر باسی بکەین 1940 مانیفێستی حیزبی کۆمونیستکە نووسێ ئەوە واگنەرە چێتە ژێر تەئسیری مارکسەوە واگنەر نییە کە مانیفێستی حیزبی کۆمونیست بنووسێ یعنی زۆر بە واگنەرێک لەو ئاستە بەرزە لەو یەکێکە لە گەورەترینەکانی مۆسیقا زۆر بە دەگمەن پێش دێت کە لە تاریخی مۆسیقایە چ لە شەرق چ لە غەرب موزیسیەن تێزی سیاسی بدا بە سیاسی مەش لە کوردستانی شار ڕای من شتێکی زۆر دەگمەنە اینجا ئەمە قسەکانی من ئەگەر کەسێکی تر پێ خۆشە زۆر سپاستانەکەم